دیارە ئەمڕۆ لە کۆمپانیای سلێمانی ستیل کە کارگەیەکی بەرهەمێنانی ئاسنە لە بازیان ئاگادار کراینەوانێک کە غاز بڵێکی غاز تەقیوەتەوانی غازێکی پاودەرە تاسیرێکی زۆری بۆ کرێکارەکان و بۆ ناوچەکە تیمەکانی ئێمە سەعات هەشت گەشتنە ئەوێ کە سێرمان کرد کرێکارەکان زۆریان وەزعی تەندروستیان تەواو نەبوو کە ئاوێکی زۆر بە چایناتە خوارە تەنگە نەفەسی و لە شخورانێکی زۆر ئیمڕۆ سەعات حوتی بەیانی پەیوەندیمان پێوە کرا کەوا کارگەی شیشی سلێمانی ستیل لە بازیان حاڵەتێکی تیا دروست بوو نەمانزانی حاڵەتەکە چییە بۆیە بە زووترین کات ئێمە گەشتینە شوێنی ڕووداوەکە کە بینیمان بەڕاستی ئیسعاف و یعنی خەڵکێکی زۆر بێهۆش بوونە لەو شوێنەدا کە هەمویان گەندرانە نەخۆشخانەی بازیان دیارە ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان کرد وەک ئەنجومەنی ڕێکخراوەکانی بازیان بە فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە کە بە زووترین کات بگەنە شوێنی ڕووداوەکە و راپۆرتێکمان بنێ لەسەر ئەوەی کە دڵڕاوکیەک دروست ببوو لە ناو خەڵکە ئایا ئێمە چی بکەین ڕای خەڵک چی لێ بکەین چکە بەڕاستی ئەگەر مەترسیەکە بۆ سەرشانی بازیان بووە ئێمە زیاتر و زیاتر قسەمان لەسەر کرد هەڵبەت ئێمە پێشووتریش چەند جارێک هاوارمان کردەوە کۆنجومەنی ڕێکخراوەکانی بازیان و خۆپیشاندانیشمان کردووە کەوا ژینگەی بازیان لە ژێر مەترسیدایە دەبێت ئەم کارگانە بە فلتەری ژینگەیە کار بکەن بەڵام ئەوەی کەجێی ئەسەفە دیارە کەس گوێمان لێ ڕناگرێ هەتاوە کۆگاتە ئەو حاڵەتەی کە بینیتان